جیاواز لەو قسانە تیمەکانی هێزەکانی ئاسایش و هەروها تیمی بەڕێوەبەرایەتی پۆلیس و تیمەکانی هاتوچۆ لە شاری هەولێر ڕۆڵیان چۆنە و هەروەها وەکو ڕۆژانی پێش و بڵاویان پێکراوە لە شاری هەولێر. بەڵێ دیارە لەبارەی پۆلیس و لەبارەی تیمەکانی پۆلیسەوە لە نێو شاری هەولێردا لە هەموو شوێنێک دەبیدێت ئەم پۆلیسانە بۆ کۆنتڕۆڵکردنی دۆخەکەەوە بۆ هەست حاڵەتێکی نەخوازاو کە لە شاری هەولێردا هەبێت و بەراورد بە جەژنی ڕابردوو وەکو بەڕێوەبەرایەتی پۆلیسی هەولێر ڕایگەیاندەبوو ئەم ساڵ ژمارەکانیان زیاد کردووە لەبارەی پۆلیسی هاتوچۆ ئۆتۆمبیلەکانیان بە دایمی بەسەر شەقامە گشتەکانی شاری هەولێردا دەگەڕێن بۆ کۆنتڕۆڵکردنی هەست دۆخێکی نەخوازراو و بەڕێوەبەرایەتی تەندروستی هەولێریش لە لای خۆیەوە کۆمەڵێک لە پێداویستی ئامادە کردو کۆمەڵێک لە ئۆتۆمبیلی فریاکەوتنی ئامادە کردو بۆ حاڵەتێکی نەخوازاو ئەوەی کە لە شاری هەولێردا دەگوزارێت و کۆنتڕۆڵ کراوە دۆخەکە لەلایەن هێزەکانی پۆلیس و لەلایەن هێزەکانی پۆلیسی هاتوچۆ و لەلایەن بەڕێوەبەرایەتی تەندروستی هەولێرەوە هەتا ئێستاش حاڵەتێک نەبووە ئەگەر پۆلیس فریای نەکەوتوبێ یاخود تەندروستی نەهاتوێ بەهانایەنەوە بەڵکو هەتا ئێستا دۆخەکە لەژێر کۆنتڕۆڵی خۆیانە توانیوانە بە شێوازێکی باش تا ئەم دقەیەکە من لە نێو پەخشی ڕاستەوخۆدام دووەم ڕۆژی جەژن تا کاتژمێر دش بەباشی بڕوا بەڵام لە دوای ئەمەوە دیار نییە ئایا چۆن دەبێت بەڵام تا ئێستا دۆخەکە کۆنتڕۆڵ کراوە و بەراورد بە جەژنی ڕابردوو کە پۆلیسەکان زیادی کردو بۆ 1000 پۆلیس ئەمە یەکەم جەژنە لە شاری هەولێردا کە بوو ژمارە زۆرە پۆلیس کۆنتڕۆڵی دۆخەکە بکەن وەکو بەڕێوەبەرایەتی پۆلیس ئاماژەی پێکرد لەبەر ئەو ژمارە زۆری ئاوارەکە لە نێو شاری هەولێر و لە سنووری پارێزگای شاری هەولێردا هەیە ئەوان بۆی کۆنتڕۆڵی دۆخەکە بکەن ژمارەی پۆلیسەکانیان زیاد کردووە کە لە خەفەردا بن بۆی بتوانن کۆنتڕۆڵی دۆخی ناو شاری هەولێر و چواردەوری شاری هەولێرش بکەن. بەڵێ زرێبار. بەڵێ هێرش جیاواز لەو قسانە پێمان بڵێ کە هاوڵاتیانی خەڵکی هەولێر چۆن پێشوازی لەم جەژنە دەکەن جیاوازی لەگەڵ ئەم جەژنە و جەژنەکانی تر چۆن دەبینن سێڕای بوونی قەیرانی دارایی. بەڵێ جیاوازی ئەم جەژنە وەکو خۆیان ئاماژیان پێکرد لەگەڵ جەژنەکانی ئەو قەیرانەدارەیە کە کاریگەری لەسەر بەشێک لە هاوڵاتیانمان دووان لە یەکەم ڕۆژی جەژنی قوربانی شاکەیان لە بەرەبەیان و لە مزگەوتەکانی شاری هەولێردا بووین هەم تایانی ئاینی و هەم هاوڵاتیانی شاری هەولێر باسییانەوە دەکرد ئەم جەژنە بووە جیاوازە کە بەشێکی لە هاوڵاتیان یاریمی کوردستان ناتوانێت پێداویستی تەواوی خۆیان بکردن بە تایبەتی و هاوڵاتیانەی کە فەرمانبەری حکوومەتی یاریمی کوردستانن بۆی ناتنی موچەی خۆیان و منداڵەکانیان بکڕن و گرفتی غازی یەکێک بۆ لەو گرفتانەی کە وەکو هاوڵاتیان لە هەندێک شوێن گرفتەکە بوو جۆرە بووە بۆ بەرابەیانی جەژن غازی پێویست نەبووە کە چێشت و پێداویستەکانی پێدابینکەن ئەمە ژۆکاری ئەوەیە کە جەژن وەک پێویست لە شاری هەولێردا بەڕێ نەکرا. بەڵێ هێرش ڕەوشی کەشوهەوای شاری هەولێر چۆنە پلەکانی گەرمان لەوێت چۆنە؟ دیارە ڕەوشی کەشوهەوا کە دەبینێت کەشوهەوایەکی گەرمی هەولێر بەراورد بە ڕۆژانی پێشووتری جەژنی قوربان کەشوهەوایەکی گەرمی و پلەکانی گەرما بەرز بێتەوە لە ئێستاشدا کە ئێمە لە پەخش ڕاستەوخۆداین کەشوهەوایەکی زۆر گەرمی و پلەی گەرما زۆر بە زۆرترینی گەرما زۆر